ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برابر رزكانم خوشکە ئازیزەکان، بەشێک لە ئاینی پیرۆزی ئیسلام، زۆرێک لە ئایەتە پیرۆزەکان، زۆرێک لە فەرمودە سەیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئادابە جوانەکانەکە، باسی ڕەوشتە پەسەندەکانەکە و باسی گرنگی موسڵمانەکە کە چۆن بەم ئادابە شەرعیانە خۆی بڕازێنێتەوە. لە ماڵێکە کوڕێک یان کچێک خواویستی وایە کەسێکی متەدەیینە، ملتەزیمە بە دینەوە، ڕەوشتی جوانە، درۆ ناکە، خیانەت ناکە، گوێڕایەڵە بۆ دایک و باوکی، لە ماڵەوە خۆی بە لێپرسرا و مەسئولە زانێ، دایک و باوکی و خوشک و براکانی لەسەری سەرەوە دایەنێ، ڕێزی لێگرن، تەقدیری بۆ دانێن. بۆ؟ لەبەرەوەی ڕەوشتی جوانە، لەبەرەوەی ئاداب و خوڕەوشتی پەسەندە. هەر لە ناوم عایلەیە سەیرەکەی کوڕێک یاخود کچێک ڕۆژانە محاسەبەی لەسەرە، ڕۆژانە سەرزەنش دەکرێت تا و کاتەی لەوە چێلیانیش بخوا، قسەش بخوا، لەبەرەوەی ڕەوشتی ناشرینە، لەبەرەوەی کە دەستی پاک نییە، چاوی ناپارێزێ، زمانی هەموو شتێکی پێڵێ، گوێڕایەڵ نییە، بۆیە کەسێکە لە خواری خوارەوە دانرێ، ناکرێ بە سەرپەرشتیار، سیقەی پێ ناکرێ، مەسئولیەتەکان نادرێتە دەستی. ئیتر ئەم کەسە هەڵگرە بێنەرە کۆڵان، بیخەرە بازاڕ، هەردوو جۆرەکە. خەڵک ئەمەیان ڕێز لێگیراوە و ئەوەشیان بێزراوە. ئەمە هەڵگرە بۆ لای خوای گەورە و باڵا دەست. کێ ئەمەی پێیاوە؟ بۆ لە ماڵەوە تۆ سپاس بۆ خوا ڕێز لێگیراوی، ئەو احترام و ڕێزە دەیە لەبەری خوا تۆی خۆشەوێ ئینشاءالله. ئەو احترام و ڕێزە هەڵگیراوە بۆ ناو عایلەکەت، بۆ ناو خەڵکی دەرەوە. وەکو حەدیثەکەی بۆم جێڕانەوە، حەدیثەکەی جیبریل سەلامی خوای لێبێ، إن الله إذا أحب فلانا نادى جبريل إني أحب فلانا فأحبه. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم ئەگەر خوای گەورە کەسێکی خۆش بووە بە جبریل لە فەرمێ ئەی جبریل من فلان کەسم خۆشێ تۆش خۆشە بووە، اینجا لەسەر زەوی ثم يوضع له القبول في الأرض، اینجا لەم سەر زەویە خوای گەورە لە ناو دڵی موسڵمانانە قبوڵی هاتێ. بۆیە برا خۆشەویستەکانم، لەولە لە هەر شوێنێ باسی ئادابێکی جوانە کرێ، خێرا ئەو ئادابە بۆ خۆت بچنەرەوە، خێرا لە خۆتا تەطبیقیکە. ئەبوو سەعیدی خودری ڕەزای خوای لێبێ، الصحابي الجليل ئەو سەحابە بەڕێزە، ئەفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی إياكم والجلوس على الطرقات، لە حەدیثەکەی تر في الطرقات، حەدیثەکە لە صحیح ئیمام بوخاری مسلماتو. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دەسم دامێنتان
هاوڵە بە ڕێزەکانی من دەسم دامێنتان لەسەر ڕێگە دانەنیش ئەو ڕێگەوبانە کە هی خەڵکە ئەم کۆڵانانە کە تۆ ڕۆژانە پیایە ئەڕۆی تویەیتەوە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم دانەنیشن ئەوە سەرەڕێی خەڵکە ڕێ لە خەڵک مەگرن مەبن بە چەتە خەڵک ناڕەحەتکەن وتیان يا رسول الله ما لنا في مجالسنا بد نتحدث فيها وتیان آخری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله چاریشمان نییە مەجلیسە و دانیشین و قسەکەین پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم فإذا أبيتم إلا المجالس فأعطوا الطريق حقه باشە هەر دانیشن ئەبێ حەقی ڕێگا بن ئەبێ حەقی ڕێگاکە بن چکە ئەو ڕێگایە حەقی لەسەرتە مسلمان حەقی لەسەرتە دایک و باوکە حەقی لەسەرتە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم فأعطوا كل ذي حق حقه هەموو شتێک حەقی لەسەرتە ئەبێ حەقی هەموو شتێ بی هەموو شتێک حەقی لەسەر تۆ داناوە حەقی بەسەرتەوە هەیە هەمووی ئەبێ ئەو حەقە بی وتیان حەقی طریق چییە حەقی ڕێگەوبانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چی یەکەم شت غەض البەصەر ئەبێ چاوت بگری چاوگرتن تۆ لەو سەر ڕێگەیە دانیشی لەوە چه ئافرەتێک بێ لە دەرەوە بێتەوە بۆ ماڵەوە تۆ بێ چاوت پارێزی ئایا چاوتە پارێزی ناتوانم بیپارێزم دەزەحمە نەبێت دامەنیشە بچۆ ژوورە خێزانەکەت لە بەردەرگا دانیشتووە کاتێکە پیاوێک دێتەوە هی دراوسێکەیان ئادەی خوشکی من چاوتانە پارێزن یا هەمووتان چاوتان لێ بزانن چی ێنێتەوە چی لە عەلاگەکەیەتی ناوەڵا ناتوانین دەزەحمە نەبێ بچنە ژوورەوە نابێ لەوی یابن و دووهەمین لە پێش ئەمە ئافرەت نابێت لە بەردەرگا دانیشێ کاک کەی بۆ ئافرەت داتووە لە بەردەرگا دانیشێ و پێکەنین و گاڵتە و گەپ و بەجلێکی نامەشروع و ناشەرعی و بەسەرێکی ڕووتەوە و لە بەردەرگا دابنیشن کە بەڕاستی زۆرێک لە پیاوان ماڵەکانیان ئەفرۆشن لە کۆڵانەکانە لەبەرەوەی ئەم ژنانە دەمێنن بەردەرگا پێیان بڵێن برا ئیشتان چیەوە تۆ ئەمرە پێ نەکراوە هەرچی ژنی دراوسێکە دەبینێریتە ماڵەوە بەڵام ژنەکەی خۆت بێنەرە ماڵەوە وەرە وەڵام مامۆستا باسی تۆیە کرد ئەو عالەمە ژمی گوێی لێ بوو باسی ئەمەیە کرد وەرە ژوورەوە لەبەری خوا پێی ناخۆش لەکوێی دینار ڕێدراوە ئافرەت لە بەردەرگا دابنیشی بیستوتانە کابراڵەیەمەوە قاچم یە بەلا هەروایە وەڵا بەڕاستی وایە وەڵا برا بە کۆڵان ئاڕووی پڕە لە ئافرەت ڕۆشتمان لە بیرە چێتەوە وەکو قەلە ڕەشەکە نازانین چۆن بڕۆین سەیری هەنگاوەکان تەکەی ئاوا ڕێک بوو لار بوو چۆنە ڕۆشتم ئەو نە شەرمەکەی بۆ نابێت غەض البەصەر ئەبێ چاو پارێزی پیاوان ئەبێ چاویان پارێز نافردان شتنە ژوورەوە بەو شێوەیە هەرم حەدیثەیە لە چاوتان پارێزن نەبرا ئاەتی خوایە خوای گەورە فەرمێ وەقول ئەی محەممەد بفەرموو للمؤمنین یغضوا من ئەبصارهم بە مسلمانان بڵێ بە باوەڕدارن با چاویان پارێزن لە ئاستی چی لە ئاستی ئافرەتێکە حەڵاڵ نییە بەوان براکانم هەمومان شل بووینەتەوە لە مەسەلەی نەظەرە لە ڕاستیە هەمومان نەظەرەکەینە بێ نێکین لەمەودووە نەظەر هەر ئەوە نییە تۆ لە کۆڵانە دانیشتبی نەظەرکەی واتە سەیری ئافرەتێکی نامەحرەمکەی بەڵکو لە هەموو کاتێکان نادروستە کە تۆ سەیری ئافرەتێکی کە بە تۆ حەڵاڵ نییە و ئەمری خوایە حەڵاڵی نەکەی بۆ خۆت وقل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم خواهي قورا فرمي پیان بڵێ چاویان پارێزن و داوێنیان بپارێزن ئەوە باشترە بۆیان چونکە بەڕاستی عشق و خۆشەویستی لە نەظەرێکەوەیە زینا لە سیرکردنێکەوەیە بۆی ببی پارێزی ئەو چاوت پارێزی وەخوای گەورە و باڵا دەستە فەرمێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن وبباورداراني ئافرەتانیش بڵێ پێیان بڵێ کە چاویان پارێزن لە ئاسی و پیاوانی کە حەڵاڵ نییە بەوان
و داوێنیان پارێزراوە بێ با داوێنیشان پارێزن ئەوە باشترە بۆیان. کەواتە پیا و ئافرەت ڕێ نەدراوە نەظر بکەن لە هیچ کاتێکە، حتا لە مۆبایلەکەت ڕێو پێ نەیراوە سەیری ئافرەتەکەی کە بە تۆ حەڵاڵ نییە. نەخۆشیە پیسە براکانم، هەموومان تووشی ئەوە بووین لەبەرەوە بێ خۆمان پارێزی. بۆچی این بۆ جومعە؟ بۆ فێربوونی ڕەوشتە جوانەکان، ئادابە شەرعیەکان، ئاکارە پەسەندەکان. وتەی خوای گەورە و باڵا دەست بە ئەمرەکانی ئەمری چیمان پێیەکە. ئەم جومعەیە چی فێربووی؟ فێربوومی تر لەمە دووە چاوم بگرم لەبەرەی خوا حرامی کردووە سەیری ئافرەتی نامەحرەم بکەم. و ئەی خوشکی من تۆش ئەبێت چاوت بگری، خوای گەورە ڕێی پێ نەیاری. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عەلی کوڕی ئەبوو طالبی فەرمووی یا عەلی لا تتبع النظرة النظرة، بدوای نظرە تریش مەکە. ئەوە ڕووی چاو دەکەوێتە سەر ئافرەتی. تۆ ئەڕۆی بە ڕێگەیەکە سەیری پێشەواکەی ئافرەتی ئەبینی، لە دوای ئەم بینینە بینینەتر مەکە. ئەی عەلی کە بینیت اینجا دیسان سەیر مەکەرەوە. بۆ فإن الأولى لك، یەکەمیان قەینە عەفوی لێ دراوە چکە چاوت چووە سەری دەسەڵات نەبوو، خوا بۆت نانووسێ بە گوناح. وليست لك الآخرة، وحديثك وليست لك الثانية، ئەوەی دووەمە بۆ نییە، ئەوەی دووهەم بۆ تۆ نییە، حرام. ئاتخوای کێ بچێ و مناڵانە بکاتە دەرەوە عەزت نەبێ. جومعەی پێشوو جەماعەتی خوارەوە نیزعاج کردبوو، خێرتان نەگات دوو کوڕی باش بچێ دوو کەسی بەقوت بیان کاتە دەرەوە. تێگەی برا خۆشەویستەکەم، بۆیە پرسیار کرا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم عن نظر الفجأة، دەربارەی سیرکردنی کتوپڕ. ئەفەرمێ سەحابەکە فأمرني أن أصرف بصري، ئەمری پێکردم کە چاوم بگرم. بۆیە برا خۆشەویستەکانم چاو پاراستن واجبێکە لە واجبەکە. ابن القەیمە فەرمێ ئینسان کە چاو یەگرێ لە ئاستی حرامە ئەو کاتە سەیرەکەی کەسێکی ئازا بێ، کەسێکە بێ خوای گەورە ڕێزی هاتێ، کەسێکە بێ فیراسەی ئەبێ. فیراسە چییە؟ هەستکردنە بە شتەکان. کەسێکی عاقڵ کاکە وشتەمە کە برام دوای ئاوا بێ وڵڵی بە قسەم نەکردی پێوت مەزانی ئەوە فیراسەیە. لەو شتانە داهاتێ سەدان سوودی تر و لە زەرەرەکانیشی ئەوەیە برا کەم شتر لەبی دەچێتەوە. مشەوە شەبی مێشکت تێگەچێ و ئینسان ماڵ و خێزانی خۆی لەبەر چاوەکەوێ بەڕاستی. براکانم ئینسان کە بە ئارەزوی خۆی چاوی گەڕا بەم لاولا سەیری ئەم هەموو نەوعی کرد هەرێکی بە نەوعێ، شەیطان فریویە خێزانەکەی خۆت لەوان جوانترە چکەوی خۆت طەبیعیە. بەس ئەوانی کە تۆ لە ڕەسم و لەم ئەفلام و شتانەیای بینی ئەمانە هیچی طەبیعی نین. چەندین سەعات چەکوشکاریان بۆ کراوە، چەندین سەعات گۆڕاون، شتەکان هیچی خۆی نییە. ئەو لە چەزلەی کە پێوەیەتی ئەوە لاسی کە دوای ئەوە لێ کاتەوە. ئەو لوتە پچووکەی ئەوە نەبێ ئەوە پێشتر وانە بووە، بە قەیلوتی من و تۆ بووە، ئەستا وای لێ کراوە گۆڕاون شتەکان هەمووی گۆڕاوە تا کۆتایی. ئەو قژە سەناعەیە، ئەو چییە ئەو چی هەتا کۆتایی هەمووی سەناعەیە. سروشتیەکان خێزانەکەی خۆت. بۆیە چاوگرتنی موسڵمان واجبێکە لە واجباتەکان. برا خۆشەویستەکان سوودی ئەموتارە چییە؟ ئەمڕۆ ئەمە فێر بوو. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم دانیشن لەسەر ڕێگە ئەبێت چاوتان بگرن، لە بازاڕی هەر بێت چاو بگری، لە کۆڵانی هەر بێت چاو بگری، ئاگال لێبێ بەڕاستی. و سەیری ماڵی خەڵک نەکەی براکەم، سەیری ماڵی خەڵک نەکەی، چونکە بەڕاستی دیەکەی ئەوەیە ئەتوانن چاوت کوێرکەن، تۆڵەکەی ئەوەیە. سەیری ماڵی خەڵک نابێ بکەی. ئەچیتە سەربان ئیشێکی پێویستیەتە خۆیتە خوار و سەیری ماڵی دراوسێ و هینەکە ناکەی، خەڵکەکەت داکەی. بە کۆڵانێک ڕۆی دەرگای کراوە نابێ سەیرکی، چکە عەورەتی و ماڵت ناو ماڵایە، نابێ سەیرکی. بۆیە ئادابی یەکەم پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم چاوتان بگرن. دووەم چی فەرمووە؟ وەکەف الئەذا، وەکەف الئەذا، هەر لەسەر ڕێگە دانیشن مەبن بە ئازار، ئازارەکان لابەرن، ئازارەکان لابەرە. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم پیاوێکم بینی لە بەهەشت هاتووە چوو، پرسیمەوەم پیاوەت بە چی گەیشتوە تێرە؟
فەرمیانەوە دارێکی بینی لەسەر ڕێیە لای برد ئیتر خوای گەورەش خستیە بەهەشت. ولا حديثك يترفر بينما رجل يمشي على الطريق وجد غصن شوك كابراك بسر الريا كاروي للريقية كواروي بيني ولا بيا دركو دالك لو سر الرياء فأخذه هلي قرت فشكر الله له خواهي قرش باسي قرت فأدخله الجنة خواهي قرش سيبهشتو سيريا جن مهمة كفي أذاوي براكم إنسان نبي بزرر نەخۆت نە منداڵەکەت نە خێزانەکەت ناوی بەزەرر با خەڵک ماڵەکەی نەفرۆشە لە بەرتو مناڵەکەت چاوت لەسەری بێ دایمە خێزانەکەت چاوت لەسەری بێ دایمە خۆت محاسەبە بکە مەبە بە عەزیەت بۆ خەڵک ئەها عەزیەتەکانتان چەند زۆرە کێ ڕێی پیاون لە خۆتان و تاسە دروستەکەن کێ ڕێی پیاون چۆن لە خۆت و تاسە دروستەکەی لە کۆڵانەکانە آخر سريع لي يخرج شلون لخوتو كي ويشي تو يكاك يشي توني تاسا دروسكي تاسا الرقي دروسكي دولي تشك شيابه بشتملتها كي الريبي يا مدروسكي شان سياره بسري اروا جنيو بويا وجناح بويا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم اتقوا اللاعنين يا اللعانان دورك ولا دو لعنه ليكراوك ولا حديثك اتقوا الملاعن الثلاث لا سي لعنة ليك لا وكد دور كونه خلق لعنتيان ليك كان نفرتيان ليك وتيان شيء بيغمبري صلى الله عليه وسلم فرمي الذي يتخلى عن طريق الناس وفي ظلهم او يكل سر الريقي خلقا يا للسيبركان يا بيسيكا بو امنا راحتيه ازار بو خلق براكم شارواني بو هي تصداني نكتو خوش بي وطالبي تو مناڵەکەت لەو کۆڵانەیە 20 مناڵیتیایە تۆپێکیان پێ خەریکی یاریکردنن ئەی نابێت پێ بڵێ کاکەوکەی شوێنی یاریکردنە ئەرێ بران ناو کۆڵان شوێنی تۆپێنە یان ساحە و یاریگاکان کامیان خۆتان حکم بن خۆ برایمە هەمومان ئاگامان لە خۆمان نییە زانی وەکو سەرخۆشمان لێ هاتووە ئەی تۆ تۆزە محاسبەیەکی خۆت کە کاکە بە عەقڵ ئەم ئیشارەیە کاکە ئەمەت بۆ کرد وەڵای لەبەرەوە مناڵانە دایمە لێیان یاریەکەن کاکە ڕێدراوە مناڵانە لێیان یاری بکەن براکەم ئەو جادەهی سیارەیە کاکە بۆ دێ لەسەر شۆستەکە بی قوتابیەکان بەسەر شۆستەکە ڕۆشتین هەرچی قوتابی بوو بەسەر جادەکە ڕۆی پیاوی وتی مامۆساگیان عەزیەت نەبێ یارمەتیەکمەی وتم فەرموو تی وەڵا باو سیارە خێنە سەر و شۆستەیە بەسەر شۆستەکە ڕۆم خۆ جادەکە ڕێ نییە تم یاڵڵا فەرموو ئادی قوتابیە خۆشەویستەکان ناوەرن بە ئەم سیارەیە خێنە سەر و شۆستەیە لەبەرەوەی ئێوە بەسەر جادەکە ئاڕۆن با ئێمە لێتان تێگنین بۆی لێ هاتووە مۆزان ئادابی موسڵمانانە کاکە ئەرێ برا هەموو عایلەکان موسڵمان نین ئەرێنەوەی موسڵمان چۆن نەبێ وابێ ئەچیتە ئەم کۆڵانە ئەڕۆی ئەی لەو تەنەکە خۆڵە 2 3 4 بەرمیلێکیش لە ناوە ڕاستە سیارێکیش ئاوا وەستاوە جادەگەی گرتووە ئای خوا پەنامە بێریمە چییە حەومە کەسێکیان لێ مردووە نەوەڵا سۆندە ڕاکێشراوە ئەم ماڵە وڵا ئاویان نییە ترم 2 3 سەعاتە لەو ماڵەوە سۆندەیەکیان ڕاکێشاوە کۆڵانەکەیان گرتووە باوەڕکەنەوە چەتەییە باوەڕکەن ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێبێ لە کتابی کەبائیرە واتە گوناحە گەورەکان ڕێگرتنی بە گوناحی گەورە داناوە دەبڕێنی دەچوویتە بۆ خێزانەکە دیگەڕڕ تێگەی براکەم چۆن ڕێی خەڵکە گری زەحمەت نەبێ چۆن ڕێت پێیراوە سۆندە ڕاکێشی توور جادەی خەڵکە گری کێ ڕێی پێیەیت لای خوا بێزراوی لای موسڵمانان بێزراوی لەعنەتت لێەکەن هەمووی بە گوناح بۆ دەنووسری براکەم ئەو پێکە عەرەقە فڕێیە وەرەوە سەرخۆت تاکەی سەرخۆشی تاکەی ئینسان هەست بە هیچ نەکا تاکەی ئەو نە ئیهمال بێ بێموبالاتی بۆ نەوعە بۆ نییە خوا ڕێی پێ نەیاوی بۆ ئینسانە بێ لە خوا بترسێ ڕێی خەڵک نەگرێ بەڵکو ئەگەر ئازارێکی لەسەر ڕێگە بینی بێ لای بەری ئەبێ لای بەری داواکەم لە خوای گەورە بێدارمان کاتەوە
وریامان کاتەوە بە ئادابە شەرعیەکان جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی خوای گەورە و پێغەمبەر صلی الله عليه وسلم و دوورکەوتنەوە لە حرام کراوەکان و ئادابە قیزەونەکان. ئامین والحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خواهي قول القرآن فرمي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. أفرمي بالراستي خواهي قول ملائكة كان درود الصلوات دن سر بيغمبرك أي كسانك إيمان تاني ناوى درود الصلوات للسربن برا كان فيري صلواتي شرعي بن هو صلوات نية 366,000 صلوات لسر پیغمبر صلى الله عليه وسلم بتمامي 366,000 جار صلوات بو مرسي والله يك جاري شبونا نسري والتأكيد بلو وتياني پیغمبر خاص صلى الله عليه وسلم قد علمنا كيف نسلم عليك فكيف نصلي عليك فير بين شلون سلام عليكين السلام عليكم ورحمة الله وبركاته بيدسك السلام عليكم ورحمة الله وبركاته أي شلون صلوات اللي بين فرمي بلين 366,000 جار صلوات على سيدنا محمد صلى الله عليه وسلم يا 66,000 جار صلوات على سيدنا محمد صلى الله عليه وسلم لا واي نفر صلواتي شرعي فير بن براكم أي أمهم الجمعة من خير اللي رام صلواتهم أو لبر سنتك أي خيرها مدقية أوايلينو أو بي فير بي بس مسلمان يعني ياك صلوات فير نابي كره خلق مدين فير بي حتى بتاعيس صلوات فير نابي فير بيت بس من مەوێخ محاسبەی خۆمان کەین ئینسان لە ژیان دوو جار ناژی تێگەی خوای گەورە لێ دەپرسێتەوە تۆ یەکشتیش فێر نەبووی لە هەزار و ملیۆنان شت بۆ فێر نابی وەڵی بەخوا مێشکم وەری ناگرێت چۆن وەری ناگرێت بۆ شتەکانی تر فولی ماشاءالله هەر کەسە لە مەجالی خۆی اختصاصی ماشاءالله زۆر ئەزانێ بەس کێتە سەر مەسەلەی دین مێشکی وەری ناگرێت بڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد يك صلواتي آوابي خواهي قبرد ددرد صلوات السراء لناو ملائكة كان برا خوشويست كانم أبو سعيد فرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمي دسم دامنتان لسر الردان نيش وتيان جا والله أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم هر بێ دانیشین لەبەرەوەی قسەک فەرمی مادام هەر دانیشن حەقی ڕێگە بن تیان حەقی ڕێگە چی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بێت چاوتان گرن و ئەبێ بنەبن بە ئازارەکان لابرن و فەرمووی ئەبێ ڕەد و سەلام ئەبێ سەلام وەڵام بنەوە یەکێ سەلامتان لێ ئەبێ جوابی بنەوە سەلام زۆر مهمە سەلام عیبادەتێک گەورەیە خوای گەورە باڵا دەست لە قورئان باسی کردووە وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها يكي سلامتان ليكا إيوا بجوانترين شيوا والله ميبنوا الله السلام عليكم الله وعليكم السلام ورحمة الله وبركاته لخوي باشتر أو ردوها يعني ركو خوي السلام عليكم وعليكم السلام بوشيوي سلام زور قوري سلام اسم من أسماء الله بيغمبر فرمي صلى الله عليه وسلم ناويك لنا وكان إخوة وضعه الله في الأرض فأفشوا السلام بينكم خواهي قوري لم سرزوية دايناوة سلام لنيواني خوتانا بكن واجب لسر منو توبراكم بيقى يشتين سلام ليكي إذا لقي أحدكم أخاه فسلم عليه بيغمبر فرمي صلى الله عليه وسلم يكتان ببراكي جيش بسلامي ليبك وباشترين مسلمان بوني كسيك بيغمبر فرمي صلى الله عليه وسلم باشترين مسلمان بوني كسيك كامية أن تقرأ السلام على من عرفته ومن لم تعرف سلام لو بكي أي ناسي توين أي ناسي لشاركان أنا معه بس لشاركان معه سواز بخو زۆر خۆشە عالم پێنجێنا ئێمە هەمومان سەلام لە یەکەکی یەکێ بەلاتا بڕوات تۆ سەلامی لە یەکی تۆ نەتکرد ئەوەی کە زۆر خۆش هەر زۆر دڵمان خۆشە بەمە دڵنیا بە ئەوە خوا ئەو خەڵکەی خۆشەیە بۆیە و سەلامی لە ناویانە داناوە قابل لە شارەکان ئەمەیان لە دین وەرگرتووە سەلام لە یەک ناکەن نەخێر براکەم لە دووری لە دین وای لێهاتووە ئەوە سەقافەتی ئەوروپایە
سەقافەتی ئەوروپا ئازان چۆنە؟ کەس سەلام لە کەس ناکە، کەس ناناسێ، کەس سەردانی کەس ناکە. وەڵاهی مسلمانی بۆی گەڕامەوتی لە وڵاتی لە وڵاتانە چوزانم برات تازە چوومەتەوە ئەمزانی و کوردستان وایە ئێمالوێ زەلامێکەوێ خێرا پەلاماری هەڵێسێنیتەوە سیارەیە خواخواتە لە یشکەوێ نەگیانی بڵێ لە یشکەوێ بڵین پاڵی پێوەنی یارمەتی بی دەستباربی بۆ هەموو شتێ وەکو پیاوەتی کاکە زۆر خۆش خوا نەخواستەیەکێ نەخۆشەکەوێ ئەو نە خەڵکەچێ بۆ لای چاگە بێتەوە. ئەمە شتێکی جوانە ئەمانە. وتی وەڵا کاکە پیرێژنێ سیارە لێیە لەوێ بەجێشت وتی وەڵام نیش بردم بۆ خەسخانە. وتی باوەڕ کە چەند ساڵە من ئەم پیرێژنە هەر شکاتم لێکاوە بێ بەردەوام عیلاجی بۆ بەرم. تێدی بۆ بنوێ بەر بۆ خەسخانە با بمردمایە. کێوتی بمبە ئەو سەقافەتە جوانی ئەوێ هاتووە بۆ ناو خۆشمان. کابرا سەلامی لێ یەکەی جواب ناتۆ هەر ڕێ هەر لاکاتەوە کێ بوومە تێک چوە کێ بوو مە سەلامی لێکردم لەو شارانە دەیلا ئێمە الحەمدلله یعنی بۆچی ئەڵێن ئەم شوێنانە خۆشە یعنی هەمووی لەبەری هەمووی سەلام لە یەکتریەکە لەبەری هەمووی یەکتریە ناسێت لەبەری هەمووی مەحەبەتی بۆ یەکەی لەبەرەوەی کەس لە سەر کەس خۆی بە گەورە نازانێ بۆیە سەلامەکەن لە یەک بۆیە سەلام زۆر گەورەیە براکە. حتا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم چۆنێتی ئاستەکانیشی داناوە فەرمێ یوسەلیب الراکب على الماشي ئەو کەسێک کە سیارە لێ خوڕێ ئەبێ سەلام کا لەو کەسێک کە بە پێڕوە تۆ سیارە لێ خوڕی نابێت چاوەڕێکی ئەو سەلامە لێکا بە پێڕوە بابە تۆ سیارە لێ خوڕی تۆ سەلامی لێکەی. والماشي على القاعد ئەو کەسەی بە پێڕوە بێ سەلام کا لەوانی کە دانیشتوون ئەوە ئاداب ها بڕوانە ئادابی سەلام. والقليل على الكثير ئەبێ کەمیش سەلام لە زۆر کا. ولەناو جەماعەتێکا کە ئەڕۆن یان دانیشتوون يجزئ عن الجماعة إذا مروا أن يسلم أحدهم جماعة يبرون يكيان سلام كابس يكيان سلام كابس في غمص صاصر فرمه وعن الجلوس أن يرد أحدهم أو أنا شي كداني شتون كان بالله وعليكم السلام ورحمة الله وبركاته ببيد سكا أو يتر سلامك يجواب باوته لسر أو يتر هم يكوي أما السلام براك ما أدب جوانا كان في غمص فرمي صلى الله عليه وسلم لسر الردانيشن أبي تشاوتان بقرن أبي آزار كان لابرن وهروها أبي السلام يجرد بنوه وهروها وأمر بالمعروف ونهي عن المنكر أبي أمر بمعروف ونهي لمنكر أمر كردن بتشاك ونهي كردن لخرافة لسر الردان شيء آواه أبي أمر بمعروف وأمر بتشاككي أمر بمعروف نهي لخرافة خواي جروب على دست فرمي كنتم خير أمة أخرجت للناس براستي إيوه باشيني أمتكاني أمسر زويا كخواي جورا هالي بجاردون بو تأمرون بالمعروف وتنهون عن المنكر لبروي أمر بمعروف فكرون نهي لمنكرك إيوه باشتريني ملة كان ملتي مسلمان خواي جورا لنا أمها مشتانية بچی جای کردونەتەوە فەرمێ لەبەرەوەی ئەمر بە معروف فەکەن و نەهی لە مونکەرەکە. بۆیە برا خۆشەویستەکەم تۆ بێواز لەو شتە بێنی کەس ناچێتە قەبری کەسەوە. ئەمە قسەیەکە کە هاتووە لای خۆمان وای لێ هاتووە کەس ئەمر بە معروف و نەهی لە مونکەر ناکە ئەڵێ بە حەقی بەسەر نەبێ کەس ناچێتە قەبری کەسەوە. نە برام وان نییە محاسبە کردی لەسەری تۆ ئیشت چییە چاکەیە گەزانەبێ ئەمری پێ بکەی بڵێ ئەمە چاکە بیک ئەمە واجبە بیک ئەمە سونەتە بیک ئەزانی شتێ حرامە بێ بە خەڵک بڵێ مەیکن لێی دوورکەونەوە لە پێشا لە خۆتەوە دوایی لە خێزان و مناڵەکانتەوە اینجا دوایی لە دەر و دراوسێ و لە کەس و کار و ڕەفیق و برادەر و خزم و دۆست و هەمووی ئەمر بە معروف و نەهی لە مونکەر ئەو مەکانەتەی هەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم سوێن بەخوا ئەمر بە معروف و نەهی لە مونکەر سیمایەگە بێت لە ئێوە یانەوە تا خوای گەورە عەزابێ گەنێرێتە سەرتان لە سەرتان ئیلا نابە حتا نەگەڕێنەوە تۆبە نەکەن نەگەڕێنەوە دینەکەت تۆ خراپە بینی و نەهی لێ نەکەی بۆیە بێ ئاگامان لێ بێ براکانم. ئەمە بریتی بوو لە 5 ئادابی جوان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم حەدیثە ئەبوو سەعیدی خودری باسی کرد. بایەمە ئاوە کە ئادابێکە بینین هەر ئەم 5 تەطبیقکەین بەڕاستی کۆمەڵگە زۆر بەرەو گۆڕانەچ هەموویە گۆڕێ وڵا دەبێ بە شامی شەریف بەڕاستی مرتاحە بین خۆمان. ئێمە بۆچی وامان لێهاتوە بۆ ناڕەحەتین لەبەرەی وردە وردە دوورکەوتوونێتەوە لە ئیسلام. بۆچی خوای گەورە باڵا دەست سزامانەیە لەبەرەوەی هەر یەکێک لە ئێمە سەقافەتێکی سەقەتی خەڵکێکی خراپی ئەوروپا و ڕۆژ ئاوامان هێناوە ئەوان بە پێشکەوتووە زانی لە جلمان لە پۆشاکمان لە ڕووکار و شکل و شێوەمان
لە هەڵسوکەوت و کردەوە و گفتارمان ئەو سەقافەتە سەقەتی ئەوانمانێ ناوە وازمان لە ڕۆشنبیری ئیسلامیەکەی ناوە ئەم هەموو شتە جوانە هەموو ئادابە جوانە ئەوروپیەکان کە باسی ئیسلامیان بۆکەی ئەوانەیان کە لەسەر و کۆڵەیە فطرەتێکی پاک ماونەتەوە باسی ئیسلامیان بۆکەی دەسەکەن بە گریان جوان لە وشەی پێغەمبەرە بێت صلی الله علیه وسلم دەسەکەن بە گریان جوان لە قورئانە بێت دەسەکەن بە گریان کەچی تازەکیە مەواز لە قورئان و ئیسلام و پێغەمبەری خۆمانێنین صلی الله علیه وسلم تازەکیە مەواز لە ئاداب و خوڕەوشتە شەرعیەکانێنین براکانم ئاگامان لێبێ ئەم بابەتانە کە باسەکرێ بۆ باز ناکرێت کە جمعەیەکە و واجبێکە و 20 دقە و نیو سەعات و تاوە ڕۆینەوە خوا حەفیزتەوە ماڵی خۆش و ماڵی خۆ ئەبێ بەرهەمی هەبێ بەرهەم من ئەم جمعە هاتم چیم بە تۆوت تۆ ئەم جمعە چی فێر بووی ئەچیتەوە بۆ ماڵەوە بەرهەمت چییە بۆچی بۆ مزگەوت چیت هێنایەوە بۆمان دوو عەلاقە چیت بردەوە ئەگەر لێبێ من و تۆ مکەلەفین بۆ خوای گەورە باڵا دەست ڕامانەگرێ محاسبەمانەکە وەک گەورەی ئەم ئادابە شەرعیانە لەوایە ئینسان ئەوەندە گەورە بێ لای خوای گەورە و باڵا دەست خۆت تەسەووری ناکەی بە ڕۆژ بە ڕۆژووبی بە شەو نوێژ بکەی لەوە گەورەترە ئینسان ڕەوشتی جوان بێ و ئەخلاق و ئاداب و خوڕەوشتی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی لێمان خۆش بێ یارمەتیمان بدا ئاکار و خوڕەوشتمان کردەوە و گفتارمان شەرعیانە بێ موسڵمانانە بێ وەکو پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی زیاتر تێماگەیەنێ لە دینەکەی خۆی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەو عیلمە شەرعیە فێرمان کە ئەو ئادابە پەسەندانە فێرمان کە خۆمانی پێ بڕازێنینەوە خوایە ڕزقمان بە گەورەترین ڕزق ئەوەیە کە ئێمە زانستی شەرعی فێربین خوایە ئەو ڕزقمان بەرێ بتوانین تەطبیقی کەین لە خۆمانە لە ماڵ و منداڵمانە لە دەرو دراوسێمانە لە کەس و کارمانە لە ڕەفیق و برادەرمانە خوایە چی چاکەوەمان بۆ بکەین خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت هیدایەتی گەنجەکانمان بدەیت پیرەکانمان عاقبەت خێرکەی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت قەرزی قەرزارەکانمان بیتەوە ئێمە شوئانش بە ڕزقی حەڵال دەوڵەمەندکەی خوایە بارانی ڕەحمەتمان بۆ بارێن اللهم أغيثنا اللهم أغيثنا اللهم أغيثنا غيثا مغيثا مريئا مريعا نافعا غير ضار عاجلا غير آجل بو خاطرنا وجوانكاني خود خواه لا إله إلا أنت سبحانك إنا كنا من الظالمين خواه شفاي نخوش كان من بي شيشاكه من بوبك آمين آمين يا رب العالمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وأقيم الصلاة